جیابوونەوەکان لە برێ ڕێژیان بەرزی کرۆتەوە لە هەموو قۆناغەکان و هەموو تەمەنەکان و هەموو ئەوانەی کە وەکۆڵە چوونەتە پرۆسی هاوسەرگیرەوانی کە مارە بڕاون و هێشتا نەچوونەتە ناو پرۆسەکەەوە ڕاستی لە هەموو ئەمانەیە جیابوونەوە هەیە. بەڵام بە تەکید ئەوانەی کە مناڵیان هەیە تۆزێ بڕیارەکانیان پێ قورسترە لە پێناو مناڵەکانیان. بەڵام هەشە وەکۆڵە نەگونجانەکە منە گەشتۆتە ئاستێکی وە ئەستەمە ژیان پێکەوە. بۆیە من پێم وایە زۆر جار جیابوونەوە لە مەسلحەتی مناڵەکانە، نەک جیابوونە بێتەوە کارێک بۆ لە ناوچوونی پەروەردەی مناڵەکان. چکە ماڵێک کە پڕ بێ لە کێشمە و بەردەوام شەڕ و ئاژاوی تێدا بێ بەڕاستی جیابوونەوە باشترین ڕێگای. ئەوە ڕێی منە وەکو ئەزمموی خۆم. من لە ئەساسا بەپی قانون مناڵ لای دایکە بێت هەتا 15 ساڵ. کە مناڵ بوو بە 15 ساڵ اختیار لە دەستی خۆیەتی، ئایا باوکیا لە بژێرە یان دایکی. بەڵام نەفەقە لەسەر باوکە، ئایا مناڵەکە لای دایکی بێ لای باوکی بێ نەفەقە و بژێوی عید بە باوکە. بەڵام ئەگەر مناڵێک وەکۆڵێ بە ئیتیفاقی بینی ژن و مێردەکە هەفتەیەک لای ئەمیان بێ هەفتەیەک لە ئەنیش مشکلەیەکی نە. بەڵام ئەگەر بڕیاری مەحکەمە دادگا بۆ شێوازە بوو بۆ دایکەکە بێت و هەرواشە ئەگەر حاڵەتێکمانەیە ئەو پیاوە ئەو باوکە ئیسپاتی بکات بە پەروەردەکردنی یان مانەوەی ئەم مناڵە لای ئەم دایکە تووشی زیانە بن لە ڕووی پەروەردەیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی جەستەیەوە، تەندروستیەوە و حتممە نەبێ ئیسپاتی بکات بۆ مەحکەمە واتە بیسەلمێنێ کە ئەم مناڵە بەمانەوەیان لای ئەم دایکە تووشی زەرەر و زیانە بن. ئەلەو حاڵەتەیە مەحکەمە بڕیارەدا بەگەڕانی مناڵەکان بۆ لای باوکی. بەڵام ئەگەر لای باوکەکە بن یان لای دایکەکە بن تەڕەفی بەرامبەر مافی خۆیەتی کە لە هەفتەیەکە 24 کات ژمێر ببینێتە لە مانگێکا 4 جار کەمە پێوترێت داوای مشاهدەواتە بینین. ئەگە خۆیان ئیتیفاقیان کرد بۆ شێوازە بێ، ئیتیفاقیان نەکرد مەحکەمە بۆ شێوازە بڕیاریان بۆ ئەدات. ژن و مێرد بێ یا هەر کەسێکی کە بێت لە دادگا بوو بە مدعی مدعی عەلەیهی واتە داواکار و داوا لەسەرکراوە کەونە سیڕایەکەوە بە تەکید بەلای خۆیان ڕای ئەکێشێت و مەسلحەتی خۆی چی پێویستکە ئەیڵێت لە کاتی داواکە. بەڵام ئیسپات خۆ بەدەمی ئەو نابێت، ئەو حەزەکە بەدڵی خۆی یعنی کۆمەڵێشت خەڵبەندی بکات کە لە زیانی کەسی بەرامبەر بێت. بەڵام ئیسپات لە مەحکەمەیە بە وەرەقەی ڕسمیە، بە سەنەدی ڕسمی و بە شوهودە شایەتە شاید هیچ شایەتێکیش ناتوانێت بێت فێڵە دادگا بکە ئەندرۆ لەگەڵ مەحکەمەیە بکات. هەر شایەتێک بێت شایەتێکی زوور واتە زانیاریکی ناتەندروست بدا بە دادگا ئەو ئەفەتحی ئەوراقی تەحقیقی بۆ کرێتەوە وەکو تۆمەتبار بانگێشتەکرێت بۆ بەردەم دادگا. بۆیە لەو باوەڕام کەس ناتوانێت زانیاری ناتەندروست بدا بە دادگا. خۆی بڕیاردان بۆ جیابوونەوە خۆی لە خۆیدا بڕیارێکی قورسە بەڕاستی بێ هەموو لایەنەکان لێک بداتەوە ئەم ژنە، لایەنی دەرونی خۆی، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی پەروەردەی خۆی، ئینجا مناڵەکەی، ئەمانە هەمووی بە دڵنیاییەوە ئەبێ ژنێک کە بڕیاری جیابوونەوەدا دەبێ هەموو لایەنەکانی لێکدا بێتەوە. اینجا بێت ئەم بڕیارە هەڵبژێرێت. ئەگەر بڕیارەکەی بەو ئاڕاستەیە بێت ئەم بڕیاری جیابوونەوە لە مەسلحەتی خۆیەتی و لە مەسلحەتی مناڵەکەشێکی پێم وایە باشترین بڕیاری داوە. ئەگەر نافەوتانی خۆی و مناڵەکەیەتی بەڕاستی یعنی ژنێکە 9 مانگ مناڵێکی بەسک هەڵگرتووە 2 ساڵ شیری ئاەتێ پەروەردەی ئەکات دواتر کێتە سەر مەسەلەی جیابوونەوە کاڵێن مناڵی تۆ نیە هی پیاوەکەت هەڕیانی کۆمەلگا و کە سوکاری کە ئەمە زوڵمێکی گەورەی لەم ژنە ئەکرێت. بە تاکید بۆیە قانونەڵێ ئەم مناڵە ئەدرێتەوە بە دایک یعنی زیاتر ئەولەویەت یان وەکۆڵەیە گرنگی زیاتر بە دایکیەوە یەکەمین کەس کە زۆر شایستەیە مناڵەکە بەخێوکە دایکەکەیەتی بەڕاستی. بۆیە یان شتێکی کەمان هەیە ئەگەر ئەم مناڵە لای ئەم ژنە بێت شتێکی لێ بێت باوکەکاڵەوە لای تۆیە بەڵام پەنجە لە خوێنی بێت تۆ بەرپرسی. ئەمانە هەمووی بۆ خەڵەتاندن و ترساندنی ژنە نەک پەنجە لە خوێنی بێت. ئەگە مناڵەکە بشمرێت بە ئەنقەز نەبوو بێ لای دایکەکە قەزا و قەدەرە تەواو خۆگە لای باوکەکەش بێگەر بە ئەنقەز بێ بامان شێوە تاوانبارە. بۆ یەگە مناڵێک کە لای دایکە یەک ئەم مناڵە هی ئەو دایکە خۆیەتی، دوو ئەم مناڵە هەر شتێکی لێ بێت نەک مناڵ هەر کەسێکە لە زیممەی ئەم ژنەیە بێت ئەگە بە قەزا و قەدەر بێت و دەسەڵاتی میتیان بۆ بەر شتێکی بەسەر بێت بەرپرس نابێت لە ڕووی یاساوە. کۆمەلگای ئێمە پێشکەوتنی بەخۆیەوە بینەوە بەڵام هێشتا ماوەمانە زۆر قۆناغماوە بیبڕین. یعنی بە تەکید ژن هێشتا خاوەن بڕیاری سەر بەخۆی خۆی نییە لێ چ لە جیابوونەوەیە چ لە وەرگرتنەوەی مناڵە. ئێمە لەگەڵ ڕاوێژین هەمومان هەموو یەک لە ئێمە پێویستمان بە ڕاوێژی دەوروبەر هەیە بەڵام گرنگەوەیە لە سنووری ڕاوێژە بمێنێتەوە. ڕای دەوروبەر نەبێ بە بڕیارێکی سەپێنراو بەسەر ژنە
ئەوە زۆر زۆر گرنگە لە کاتی جیاببوونەوەیە کۆمەڵی هۆکار هەیە بۆ جیاببوونەوە ئەگەر بە فعلی نەگونجانەکە گەشتە ئاستێک کە نەحەکەم بتوانەیەکیان خاتەوە نە توێژەری کۆمەڵایەتی دادگا بڕیارەیە بە جیاببوونەوەکە بەڵام منە حاڵەتمانەیە پیا و بەبێ گەڕانەوە بە ڕای ژنەکەی تەلاقی ئەدات چکە تەلاق بەدەست پیاوە ئەوە لە دەسەڵاتی نە لە حاکمە ئەمێنێت نە لە دەسەڵاتی ژنەکە محکەمە ئەوەی لەسەرەتی تەنها پەسەندکردنە بۆ مۆزوعی مناڵ و گەڕانەوەی مناڵ و بڕیاردان لەوەی مناڵ لای دایکەکە بیا لای باوکەکە لە 100% دادگا حساب بۆ مەسلحەتی مناڵەکە و پەروەردەی مناڵەکە ئاکات زۆربەی ئەوەی بەلاوە گرنگە ماڵێکی هەبێ ژنێکی هەبێ ژنە مێردێکی هەبێ سیارەیانە بێ خانووییانە بێ ئەساسێکی ماڵی جوانیانە بێ مناڵەکەش کە ئەیان بێت ئەو گرنگی پێ نادەم بەڕاستی لە ڕووی پەروەردەییەوە بەس بیر لە مەسائلە مادیەکانەکەنەوە ئایپاتی هەیە لە بۆ نمونە مەکتەبی نمونەیە شەهادەی بەدەست بێنی عنێسەیەکە دێکوباکە خۆیانە کوژن مناڵێکە ئەخەنە مەکتەبێکی ئەهلیەوە لە پێنا بەس دەرەجە سێکی ئەم مناڵە لە ڕووی نەفسیەوە متمانەی بە خۆی نییە لە ڕووی کۆمەڵایەتی و نازانێت بێتە مەجلیسێکەوە مەرحەبەیەکی جوانی میوانەکان بکات یعنی لە ڕووی شتیکەوە زۆر لە دواوەیە بەڕاستی لەبەرەوە گرنگە مناڵ پەروەردەی مناڵ کۆمەڵی پرنسی بەبێ ئاگامە لە هەموو لایەنەکانی ئەو مناڵە بێت خەلالەکە نەبوونی ئاستی ڕۆشنبیریە بەڕاستی ئاستی ڕۆشنبیری و نیەتی دامەزراندنی خێزان چی ینی تۆ نیەتت چێ لە دامەزراندنی خێزانێکە ئەگەر نیەتت ئەوە بێ لە سەرەتاوە خێزانێکی ڕۆشنبیر کۆمەڵە مناڵی پاکی جوان پەروەردەکەیت و بیان گەێنیتە منزڵ و بیان خەیتەنا ئەو کۆمەڵگایەوە چکە تۆ هەرتا نامافی خۆت نیە مناڵ دروستکردن تو ئەم مناڵە بێ بە ئینسانە فڕێتە ئەو کۆمەڵگایە کۆمەڵگامی تێکەیە ئەبێ بە پێی کرانەوە کە ئاستی ڕۆشنبیری دایک و باوکە لە ئاستێکی وایە بێت بە پێی پێشکەوتنی تەکنەلۆژیا بە پێی سەردەم بتوان مناڵەکانیان پەروەردەکەن و کۆنتترۆڵیکەن منە بێ مناڵەکەم وا پەروەردەکەم بێخەم بم لەوەی مۆبایلی پێە نەک مۆبایلەکەی لێ بسەنم وا پەروەردەیکەم بێخەم بم لەوەی کە ئەم مۆبایلی پێە و دڵنیام لێ ناشێتە سەر شتی خراپ من تێگەیەنم نەک لێ ڕێگری لێ بکەم چکە من لێرە ڕێگری لێ بکەم دەواازە دەرگایەکی کادۆزێتەوە وێ ڕێگریکردن زۆر زۆر خەتەرە تەنها پەروەردەکردن بە دڵنیایی هەموو ژن و مێردێت تەبع و تەبیعەتی جیاوازی هەیە بەڵام ئەبێ ئەم دوو خێزانە لێک نزیک بن تەفاهم هەبێ لە بینیانە تاوەکو ئەم کچ و کوڕەش لێک تێبگەن ئەبێ لە ناوەندێکی و خێزانی واوە دروست بوو بن ناکرێت خێزانی ئەمان لە ئاستێکی ڕۆشنبیری باڵا بن لەگەڵ خێزانێکا کە یعنی ئاسی ڕۆشنبیان زۆر لە خوارەوەیە ئەم زەواجە بکرێت تەفاهمیش بەتاکی لە بینی ئەم کچ و کوڕە دروستنان ئەوەی گرنگە لێرەیە ئێمە با بیر لەوە نەکەینەوە ڕێژی جیاببوونەوە زۆر ببێ بیر لەوە بکەینەوە سەرەتا پێشەوەی بڕیاری زەواج بدرێ کۆمەڵە بنەما و پرەنسیپ هەیە کە ئەبێ بیری لێ بکرێتەوە اینجا زەواجەکە بکرێت یعنی گەنجێک کە تەمەنی بۆ نمونە بەرەو هەڵکشان چۆ با خێرا بڕیان نەدا هەر کەس بێ زەواجی لەگەڵکە کچێکە هەستەکە تەمەنی سەر و 25 جوانەڵێتە من بەرەو پیری ئەڕۆم ئەبێ من زەواجکەم ناکرێتەوە زەواجە دوجار ئەبی بەدایکی مناڵێک نەخۆت مرتاحی نە مناڵەکەت لەبەرەوە زەواج نەکا باشترە پێم وایە زەواج نەکرێت زۆر لەوە باشترە خێزانێک پێک بێن لەو یەک دوو مناڵ لە دایک ببێت و دوجار هەڵۆشانەوەی خێزانی تیا ڕووبدا بەڵام ئەمەش نابێت ترسێکی وات لا دروستکە بڕیارت بۆ نەدرێت یعنی لە شەرع و لە قانونی شاوایە تقریبا نزیک بن لە یەک ئەم دوو تەبع نزیک بن لە یەک بە کورتەکەی بگونجن ئیتر شەرت نییە جاری وایە هەردووکیان دکتۆرن جاری وایە هەردووکیان ئەندازیارن پارێزەرن ناگونجە تەبعیان ناگونجن لە ڕووی ئاستی کۆمەڵایەتیەوە لە ڕووی شەهادەوە وەک یەکن بەڵام ناگونجن بەڵام نزیک بن لە یەک و ئەساس ئەوەیە بگونجن تەبعیان گونجاو بێ پێکەوە بێ بتوان ژیانێکی بەختەوەر و ئاسوودە خۆشەویستی و گونجانە زەواجەوەی هیچی تر نییە متمانەیە خۆشەویستی و گونجانە